بەهای تومەن و هەم دینار بەرامبەر بە دۆلار لەگەڵ میوانەکەم تایبەتەوە کە شارەزان لەو بوارە گفتوگەی لەگەڵا بکەم سەبارەت بە لیرەی تورکیش ئەوە ئەیبینین ڕۆژانە بەردەوام درێژە دەدات بەو دابەزینە بەردەوامەیە و هێواش هێواش کاریگەری بارودۆخی ئابووری و لاسەنگی تەرازوی بازرگانی تورکیا و هەموو هۆکارەکانی دیکە ئەمانە لەسەر لیرەی تورکیش ڕەنگی داوەتەوە. وەکوتم لەسەر بەهای دینار و لەگەڵ بەهای تومەنی ئێرانی کە بەرامبەر بە دۆلار بەردەوام لە دابەزینان بەڵام تومەن بە شێوەیەکی ئەجگار زیاتر قساکەم لەگەڵ بەڕێز ئامانج حاجی قادر کە بەڕێزیان خاوەن نووسینگەی ئاڵوگۆڕی دراون ڕاستەخۆ لە سلێمانیە و لەگەڵمانن. بەڕێز ئامانج ئەم کاتت باش سڵاوت لێبێت. ئێستا لای هاوڵاتیان و مامەڵەکارانیش یەکەم پرسیار ئەوەیە کە منەمەوێ لە توی بکەم ئایا بەهای دینار جارێکی کە زیاتر ڕوو لە دابەزی نەکات؟ بەهای دینار ئەگەڕێتەوە بۆ ئەو ئیجراعاتانی بانکی مرکزی عێراقی کە حواڵەکانی بە کاتی بانقی کە لە هیچ وڵاتێکە ئێستا وەساو ئیش ناکە بەس لە داخلی عێراقا ئیشەکات زیاتر بازرگانان هەوڵێن لە ناوخوا دۆلار بەدەست بێنن لە بەرامبەر بە دیناری عێراقیە. باشە کاگامانج هۆکاری دیاری ئەو دابەزینە چی بوو لە چەند ڕۆژی ڕابردووە؟ ئەنی بینیمان لە 139 هاتەوە سەر 140 ئەوە ئەمڕۆ 146 بەڵێ خۆی بەڵێ بەیانی بازار کرایەوە بە 146 بوو ئێستا تا ئەم دقی قسە لەگەڵ جەناب تاکەین 144 بازار فەرقەکە بە پێنجەی بە 10,000 بە 25,000 فەرقی هەیە مامەڵەکان بەڵام وەکو پێم وتیت عەرز و تەڵەبە ئێستا تەڵەبێک زیاتر لەسەر دۆلارە تا لەسەر دیناری عێراقی. باشە تەڵەبەکە لەسەر لای یەخبا بڵین لای هاوڵاتیان یان لای بازرگانان؟ بەڵێ هاوڵاتیان و بازرگانانیش هاوڵاتیان زیاتر ترسیانەیە کە جایەتر دۆلار بچێت بۆ 144 و 43 دینارەکانیان ێنن ئەیگۆڕنەوە بە دۆلار. باشە کاگامانج هەنێک قسە هەبوو لە ناو بازارەکە یان و دینار زۆر کەمە لە ناو بازارە و بەردەوام هاوکارانی ئێمەش بە دوواداچوونیانە کرد لە نووسنگەکان لە سلێمانی خاوەنی نووسنگەکان یانوت کە دۆلارێکی زۆر هەیە لە ناو بازارە بەڵام دینار کەمە. ئەمە ئێستا پێچەوانە بۆتەوە؟ پێشتر بەڵێەوە بوو بەڵام ئێستا بە عکسەوە بەڵێ ئێستا پێچوانە بۆتەوە. جاران ئەو کاتی تەڵەبی لەسەر بوو زیاتر دیناری عێراقی بە بۆنەی زیارەتکارانی ئێرانیەوە بوون زیاتر تەڵەبی دیناریان هەبوو بە داخلی عێراق کە هاتن بەڵام ئێستاوانی ژووردەوردا ئەو مەراسی مشتە بەرە کۆتاییەت زیاتر تەڵەبی دۆلارە نەک دینار. باشە ئێوە شارەزای سروشتی بازارەکەن دوای ئەم زیارەتکردنە و گەڕانەوەی گەشتیاران دۆخەکە ئاساییە بێت و ئەتوانین بڵین دینار جارێک دیکە بەرزە بێتەوە بە هاکی بەرامبەر بە دۆلار؟ ئەوە گەڕێتەوە بەسەر ئیجراعاتەکانی بانکی مرکزی عێراقی کە بتوانێت زیاتر دۆلار بخاتە ڕوو لەبەر ئەوەی لە بازارە تەڵەبی بازار پرکاتەوە پێم وایە دابەزێت بەس ئەگەر بەم ئاستە بڕوات ڕەنگە بچێتە 141 و 142. باشە ینی منەمەوێت بەرچاوڕوونی زیاتر بدەن ئێوە مامەڵەکارن زۆر جارە بینین بەهای دینار بەرامبەر بە دۆلار هێندە کاریگەری دەستی مامەڵەکاران و بازرگانانی لەسەر هێندە ڕێکارەکانی بانکی ناوەندی کاریگەری نەبووە لە سەریواتە ینی بازرگانان ڕۆڵێکی گەورەیان هەبووە لە ناو بازاڕەکانە لە مامەڵەکردنە کەواتە لەسەر ئەو ئەساسە بێت پێ دوایە ئەگاتەوە 141 و 142,000 بەڵێ لەبەرەوە کە خواستی بازار پڕ نەکاتەوە مەجبورن بازرگانان لە بازارڕ دۆلار بکڕن بۆ مامەڵەکانی دەرەوەیان چکە لە مامەڵەکانی دەرەوە بە دیناری عێراقی نیە بە دۆلارە ئەو کاتە خواست لەسەر دۆلار زیاترە بێت تا لەسەر دینار. باشە ئێستاوا بینرێ لە ناو بازارە ینی وا کات کە خواستی زیاتر هەبێت لەسەر دینارەکە؟ خۆی تەمان کە تۆزە دۆلار بەرزە بێتەوە خەڵکەکەی زیاتر ئەترسێت ئەوەی کە دیناری هەیە لە بازارێت ئێنێت ئەیگۆڕێتەوە بە دۆلار لەو کاتا تەڵەبی دۆلاری زیاترە بێت بەهاکەی زیاتر گران دەبێت. باشە کاگامانج لە قسەکانە پێشتر باسی شتێکت کرد بە 10,000 و بە 25 و ئەمانە فەرقی هەیە
ئەمە چی دروستی کردووە ینی لە هیچ شوێنێکی دنیا کاتێ بتەوێت دۆلار بگۆڕیتەوە بە هەر دراوێکی دیکە هیچ جیاوازیەکی نا بەجگە لە عێراق کە جیاوازی چاپی دراوەکەی لە 5 لێ دەی لە 25 هەتا 50 ئەم گۆڕانکاریە دروستەکە هۆکاری چییە؟ هۆکارەوەی تۆ دەفتەرە دۆلار بێ بە 5,000 یەک علاگەت ئەێنێ بەلاتەوە قورسە بەڵام ئەگەر بیکەی بە 50,000 سێ شەدە دوو شەردەونی و ئێنێ ئەڵێ بۆ هەڵگرتنەکەم باشترە و جێگا کەمترەگرێ بۆ من جا باشە ئەمە ئەکرێت لەم حاڵەتەیە نرخەکەی بەهاکەی گۆڕانکاری بەسەرابێت تەنها لە بەرەوەی کێشی ئەو دراوە قورسترە بێ؟ بەڵە فەرقیە لە بازارە گۆڕانکاریەکانیش لە 150 دینارە تا 250 دینار فەرقی هەیە باشە کاگامەنج ئەمە لە ناو بازاری ئازاد ئەمە دیناری عێراقی فەرقە باشە ئەمە لە ناو بازاری ئازاد ڕۆیە لە ناو بانقەکانیش ئەم کارە هەیە ئەوەی ئێوە ئاگادار بانقەکانیش بەڵێ بانقەکانیش بەڵێ بانقەکانیش زیاتر ئەویان دروست کردووە کە تۆ پارێک دانێڵە 25 بەرێ یا 5 لێوەرناگرم دڕاوی زیاترە 5 25 و 50 کەمتری هەیە باشەوە کاریگەری دروست کردووە لە بەسەر بازاریەوەش کاریگەری دروست نەکردووەکو کاریگەری بەس فەرقەکە دروستی کردو لێرایە تەواو فەرقی بە 150 دینار بۆ 200 دینار باشە کاگامانج سەبارەت بە بەهای تومەنی ئێرانی لە بازارەکانی سلێمانیە زۆر مامەڵی پێواکرێت ئێستا بە هەمان شێوەیە خەڵک هەر مامەڵی پێواکە ڕیسکی پێواکە بەڵێ ئەمڕۆ بە 2600 معاملەی پێکراوە پێڵێن تمەنی حاضر یعنی ئەمڕۆ بدەنێ بۆ ڕۆژی شەمەش بە 3600 ینی 1100 تمەنی فەرق بووە ئەمڕۆ لەگەڵ ڕۆژی شەمەیە باشە ئەوانە مامەڵەکارن بازرگانن پێویستیانەیان ئیشی پێواکەن یاخود با بڵین بۆ قازانج ئەم مامەڵەیەکەن پێویستیانە ئەو خۆتەزانی لە ئێران و هاوردەیەکی زۆرمان هەیە لە هەموو بارەکانە ئەو پارە بۆ شەریکەکان تەحویل دەدرێت لە ڕێی بازاری ئازاد و لە سلێمانی باشە کاگامانج کەس ماوە ئێستا لە ناو کوردستان بەگشتی وە لە سلێمانیش کە بیاوێت بازرگانی بە تمەنەوە بکە قازانجێکی لێ بکەنی ئێستا خەڵک هەیە کە بوێرێ ئەو ڕیسکە بکات و ئەو ینی چەند جۆری هەیە وەڵی سێ جۆر مامەڵەمان هەیە لە بازارە تمەنی وشکەمان هەیە تمەنی حواڵەمان هەیە هەوایش هەیە ئەوەی زیاتر ئیشی لە تمەنا کرد بێت زەرەری زیاتر بۆ تا قازانج باشە جیاوازی ئەم سێ مامەڵەیەکی بووم جۆرانە توانی بۆمان باسکەی تۆ ئەتوانی مەسەلەن 100 دۆلارێنی لە بازارە تمەنەکەت پێڵێن تمەنی حاضر تمەنی وشکە پارەکەت ئێنێ بەدەسەوە 5,000 تمەنی فەرقە لە هەر 100 دۆلارەکە بەڵام ئەگەر تۆ بتوێ پارە بۆ کەسێ بنێری لە ڕێگەی بانقیەوە هەر لە بانقەکانی ئێران و جێبەجێ بێت بەڵام تۆ لێرە دۆلارەکە ئەی لە بەرامبەریە ئەوە لەگەڵ تمەنە حازرەکە فەرقیە زیاترەکە حواڵێ ئەی هەواییەکە چییە؟ هەوایی لە بازارە هەیە لە بینی مجموعەیەک مشتریە مەسەلەن کابرا 20 ملیار دەفرۆشێت ئەڵێ بۆ هەفتەیەتر ئیتر ئەو هەفتەیە ئەگەر لە خێرا بوو خێرەکەی وەرەگرێت ئەگەر لە زەرەرا بوو زەرەکەی بە کابرا بە تەرەفی بەرامبەری کاگامانج ئێوەش پێتانوانیە کە ئەمە مەترسیە گەورەکەیە ئەمە تا چەند زیانی بە هاوڵاتیان گەیاندووە تەبعاً زەرێکی زۆری یاوە لە بازاڕی هەرێمی کوردستان بە تایبەتی سلێمانی ئەوەیت کە لەو ئیشا من بینی بێتم و تەجروبەم کرد بێ هیچ کەسێتیا سەرکەوتوو نەبووە ئەوەیشی بیکات تووشی زەرێکی گەورە بێت هیچ داتاکێ یاخود کەسێکێ زەرێکی زۆر گەورەی کرد بەیانی لە ئاستی باسکردن نابێ سەرنجی خەڵک چوو بێتە سەریکەوەندە زەرری لەو مامەڵایە کرد بێت وەڵاهی زەرەرەکان نیسپەن ئیتر زەرەرەکان نیسپەن مەبوونەی ئەوە خەڵکەکە مجموعەیەکی زۆر ئیشی تیاکایتە هەچ کەسە بە نیسپەی خۆی زەرری بەرکەوتووە باشە بەڕێز ئامانج حاجی قادر خاوەنی نووسنگی یاڵ و گۆڕی دراو لە سلێمانی و لەگەڵمان بوو سوپاس بۆیەوە